بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 99. ئەو چارەکە دیار بکە کە هەریەکە لەم خاڵانەی تێدەکەوێت بە پێی سیفەتەکانیان. ڕاهێنانەکانی ئەو لاپەڕەی هەمویان گرنگن. ئەو ڕاهێنانە هەمویان لە 31 تا 35 هەر زۆر گرنگن، کەواتە با دەست پێ بکەین. ئەگەر هاتوو پۆی خاڵەکە و تانی خاڵەکە هەردووچیان نێگەتیڤ بوون، هەردووچیان کەم بوون، ئایا لە کام چارەکە ئەو خاڵە؟ باشترین شتوایە ئەمن بەخۆم بچم پۆتانەکەی دروستکەم، ئەوجا ئەگەر پۆیەکە کەم بوو یان نێگەتیڤ بوو بە کام ئاراستەیدا دەڕۆم، بێگومان ئەوها دەڕۆم، و ئەگەر تانەکەش کەم بوو کو دەڕۆم دێمە خوارەوە. کەواتە ئێرە کام چارەکە؟ ئێرە چارەکی سێەمە، چارەکی سێەمە، چونکە کەتیتە مابەینی ئەو ئاراستانەی کە ئەمن پێیدا ڕۆیشتم. ئەوە تەواو. ئێستا پرسیاری پاشی ئەو، ئەگەر هاتوو پۆتانی خاڵەکە هەردووچیان پۆزیتیڤ بوون، هەردووچیان کۆ بوون، واتە ئەمن کو دەڕۆم؟ ئەوها دەڕۆم یەکەم جار، پاشان دەڕۆمە سەرەوە، کەتمە کام؟ کەتمە چارەکی یەکەم، چارەکی ژمارە یەک. ئەو جارەی ئەگەر هاتوو پۆی خاڵەکە سالب بوو، واتە نێگەتیڤ بوو، تانەکەشی پۆزیتیڤ بوو. نێگەتیڤ و پۆزیتیڤ واتە کو دەڕۆم؟ واتە ئەوها دەڕۆم، ئەوجا لۆ سەرەوە دەڕۆم. ئەگەر ئەوەی بەو ڕەنگەی هەتا پۆزیتیڤەکان ئەوها. کەتمە کامە؟ کەتمە ئێرە، ئێرەش دەکاتە ئەگەر پۆیە کەس کەم بوو یان سالب بوو یان نێگەتیڤ بوو، تانەکەش پۆزیتیڤ بوو یان کۆ بوو یان موجب بوو، داکەومە چارەکی ژمارە 2. ئەوجا ئەگەر هاتوو تانەی خاڵەکە نێگەتیڤ بوو، پۆیەکەش پۆزیتیڤ بوو، پۆیەکە پۆزیتیڤ بوو، واتە ئەوها دەڕۆم، تانەکەش نێگەتیڤ بوو، واتە ئەوها دەڕۆم، کەتمە چارەکی 4. ئەو پرسیارانە زۆر گرنگن، بەڵام هەوڵ بدە بە خۆت ڕووتەختی پۆتانەکەی دروستکەی و بە خۆت ئەگەر بۆ وێنە ژمارەی بینی 4 بە کەم 2، ئەوجە بزانە دەکەویتە چێندەر، پۆیەکەی موجەبە یان پۆزیتیڤە، تانەکەشی نێگەتیڤە. یەکسەر وەڵام مەدەوە، لەبەر مەکە ئەو شتانە بە تێگەیشتن تێبگەی زۆر زۆر باشترە. پرسیاری 35 نەزانم ئەو وشەیە مانای چی ئەوەی ڕاستی بێ. ئەم نەخشەیە پۆتانی زریانی ئاندرۆ نیشان دەدا. ئەو نەخشەی ئێرە پۆتانی زریانی ئاندرۆ نیشان دەدا کە لە زەریای ئەتڵەسی و کەنارەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئەمریکایدا لە ساڵی 1992. ئەوجا سەیر بکە پلەکانی هێڵی پانی بە موجەبە بە پۆزیتیڤە دەرکەوتووە، وە پلەکانی هێڵی درێژیش بە نێگەتیڤ دەرکەوتووە. پێش هەموو شتێک
دەبی ئەمن بزانم هێڵی پانی و هێڵی درێژی چییە. هێڵی پانی و هێڵی درێژی گۆی زەوی ئەو هایە، ئەو جە هێڵ هەیە، ئەوها هەموو گۆی زەوی کرایتە هێڵ بە درێژی پلەیان هەیە و هەروەها بە پانیش ئەوها واتە بە ئاسۆیی و بەستونی هەمویان پلەدارن. ئەو هێڵەی لە ناوە ڕاستە لێرە بە پانی پلەکەی سفرە، هێڵەکانی سەر ئەو پلەکانیان پۆزیتیڤە، ئەوانەی ژێرەوە پلەکانیان نێگەتیڤە. هەروەها بە هێڵی درێژیش پۆزیتیڤ و نێگەتیڤمان هەیە، کەواتە ئەو هایدانێ پلەی پانی ئاسۆیە، پلەی درێژیش ستونیە، وەکو ڕووتەختی پۆتان و تەوەری پ و تەوەری ت، یان تەوەری س و تەوەری س، یان ئێکس و ئی وای. ئێستا پرسیارەکان وەڵام دەدەینەوە بە گوێرەی ئەو نەخشەیە کە لەبەر دەستمانە. نەدەبوایە ئەو لێرە نووسرابە، دەبوایە لە دەرەوەی نەخشەکە نووسرابە، بەڵام لێرەیان نووسیە چونکە ئەوە تەنیا ناو نیشانە. پرسیاری ژمارەیەک: ئایا پۆتانی گەردەلوولەکە بخەمڵێنە بە نزیکراوەی بۆ نزیکترین ژمارەی تەواو کاتێک دەبێتە زریان؟ گەردەلوولەکە کە دەبیتە زریان لە کام خاڵ؟ لێرە دەبێتە زریان لە خاڵی ئەو خاڵە، وەکو ژمارەی کۆیان نووسیە هێمای کۆ، ئەوە خاڵە گریمان، ئەوە خاڵە لێرەیە. بە ئەوها بنووسم هەتا دیاربی. ئەو خاڵە ئێستا ئەمن پۆتانەکەی دەبی ببینمەوە. یەکەم شت دەبی پۆیەکەی ببینمەوە، دەبی بڕۆم هەتا دەگەمە سەر ئەو هێڵە ئاسۆیە، کەواتە کو دەگەمە سەرێ ئەو هێڵەی ئەگەر هاتمە خوارەوە ئەوها، ئەو جەکە هاتمە خوارێ گەیشتمە ئەو خاڵەی لێرە دەیخینمەوە بزانم چەندە. لێرە کەم 65، لێرەش کەم 7ە. ئایا ئەو خاڵەی من نزیکی چییە؟ کەم 65، کەم 66، کەم 67، کەم 68. نزیکی کەم 68، کەواتە ئەو خاڵە پۆیەکەی کەم 68. ئەوجە فاریزە. ئێستا دەبی تانەکەشی بخینمەوە. ئێستا تانەکەی کو بخینمەوە. تانەکە لەو 25ی دەست پێ دەکەم و تەمەشا دەکەم بزانم خاڵەکەی من چەند لە سەری ئەو 25ەیە. هەموو ئەو خاڵانەی دەکەونە سەر ئەو هێڵەی 26، 27، 28، 29، 30. کەواتە ئەو خاڵەیە من هەمە دەکەویتە سەر زۆر نێزیکی 26ە، 26ش بە پۆزیتیڤ، کەواتە دەنووسم 26. تەواو. ئەوە پرسیاری یەک تەواو بوو. ئێستا پرسیاری ب: پۆتانی گەردەلوولەکە بخەمڵێنە بە نزیکراوەی بۆ نزیکترین ژمارەی تەواو کاتێک کە بووە هۆی لافاو لە فلۆریدا. لافاو لە فلۆریدا ئەو خاڵەی هەیە، ئەو خاڵە لێرە. ئەگەر بیخینمەوە ئەو خاڵە، یەکەم شت پۆیەکەی دەخینمەوە کە تیتە سەر نێزیکە زۆر لە 80، ناکاتە 81، کەواتە یەکسەر دەنووسم 80، بەڵام کەم 80 بێگومان، کەم 80. ئەوجە ئێستا نزیکی چێندەرە؟ ئایا نزیکی 25ە لێرە یان نزیکی 26ە؟ لە مابەینی 25 و 26ە نێزیکترە تۆزەک لە 25، کەواتە ئەمن دەنووسم فاریزە 25، کەم 80 و فاریزە 25. ئەوجە دێمە لای پرسیاری ژمارە ج یان پرسیاری ج. تۆزێک ئەوانە بسڕمەوە. پۆتانی گەردەلوولەکە بخەمڵێنە بە نزیکراوەی بۆ نزیکترین ژمارەی تەواو کاتێک گۆڕا بۆ ناوچەیەکی پەستانی نزم، کەواتە کامایە پەستانی نزم؟ ئەو خاڵەی ئێرە، ئەو پەستانی نزمە. دیسان دەچم خاڵەکەی دەخینمەوە لەسەر ئەو هێڵە کەسکەی، دێمە خوارێ
هەتا دەگەمە هێڵە کەسکەکەی ئەوها تۆزێک لە مابینی تۆزێک لە 90 زیاترە، بەڵام چونکە بە نزیکراوەیە ئەمن دایدەنێم 90 کەواتە یەکسەر بێگومان کەم 90 یەکسەر کەم 90 ئەوجە فاریزەکی دادەنێم دەچم بزانم تانەکەی چەندە. تانەکەی کە دیتە سەر ئەو هێڵە ئێرە چەندە؟ گوتمان ئێرە 25 بوو، ئێرە 26 27 28 29 30 ئەوە 30 بوو، لێرە دیارە 30 کاتە زۆرتریشە لە 30 31 32 کەچیتە تۆزێک لە 32 زیاترە، بەڵام ئەمن تەنیا دەنووسم 32 بەسە، کەواتە دەنووسم 32 تانەکەی 32 بە پۆزیتیڤە چونکە نووسرا بوو هێڵەکانی هێڵی پانی بە موجەبە و هێڵی درێژیش بە سالبە. ئەوە تەواو، بەڵام ئاسان نییە بێگومان، تەنیا ڕاهێنانەکی زۆری دەوێ. هیوادارم هەڵم نەکردبی لە دانانی پۆتانی ئەو خاڵانە. ئێستا بێمە لای پرسیاری 36 بۆ ئەوەی شوێنی خاڵی کەم 12 و کۆیەک دیاری بکرێت ڕووناک لە خاڵی بنەڕەتەوە جوولە 12یەکە بەرەو لای ڕاست، پاشان یەکیەکە بەرەو خوارەوە. ئایا هەڵەی ڕووناک لەکوێدایە؟ هەڵەی ڕووناک لەوەیدایە کە پۆیەکە سالبە یان نێگەتیڤە، واتە بڕۆ لای چەپ مەڕۆ لای ڕاست هەڵەیە، و هەروەها کە تانەکە پۆزیتیڤە واتە بڕۆ سەرەوە مەڕۆ خوارەوە، کەواتە ڕووناک بە پێچەوانەی کردیە هەڵەکەی لەوەیە، کەواتە چەپ و سەرەوە، چەپ وە سەرەوە. پرسیاری 37 بۆچی ڕیزکردنی هەردوو ژمارەکە لە جووتە ڕێک خراو گرنگە؟ ئەمن ئەو پرسیارانە زۆر بۆچی و لەبەرچی ئەوانە هیچ وەڵام نادەمەوە، هەست ناکەم هیچ پرسیاری باش نەنووسراینە بەداخەوە. کاتە یەکسەر دێمە لای بەرەنگاری ئەو پرسیارە، هەتا ڕادەیەک ڕەنگە زەحمەت بی ئەگەر چ بەڕای من ئەو پرسیارانە زۆر باشن، زۆر تۆزە بیرکردنەوەیەکیان دەوێ، بەڵام زۆر نا. تەنیا ئەوەیە کە وزەت هەبی، تااقەتت هەبی، هەوڵ بدە بە خۆت پرسیارەکەی بخینیەوە، هێڵکاریەکی بکەی، بە خۆت ڕووتەختی پۆتان دروستکەی، بیری لێ بکەیەوە، دەگەیە ئەنجام. ئێستا دوو کەسە سامان و گۆران لە یەک شوێنەوە دەرچوون، لێرە شوێن واتە لە یەک خاڵ. سامان 4 کیلۆمەتر بە ئاراستەی باشوور ڕۆیشت، 4 کیلۆمەتر چووە باشوور. بێگومان ئەمن دەبی بزانم باشوور مانای چییە. ئەگەر خاڵەکە لێرە بوو دەبی بزانم باشوور واتە چووە خوارێ، باکوور واتە چووە سەرێ، ڕۆژهاڵات واتە چووە دەستی ڕاست، ڕۆژئاوا واتە چووە دەستی چەپ. ئەگەر من ئەو ئاراستانە نەزانم بە کوردی دەنا ناتوانم پرسیارەکەش وەڵام بدەمەوە. سامان 4 کیلۆمەتر چووە باشوور، ئەوجا 6 کیلۆمەتریش چووە ڕۆژ هەڵا. گۆران چی کرد؟ گۆران بەرەو ڕۆژئاوا چوو، بەڵام نەنووسرایە چەند کیلۆمەتر. لێرە گرنگیەکە لە ئەوەیە، بەڵام گۆران بەرەو ڕۆژئاوا و پاشان 4 کیلۆمەتر بەرەو باشوور. ئەوجا کاتێک کە وەستان دووری نێوانیان 11 کیلۆمەتر بوو. ئایا گۆران چەند کیلۆمەتر بەرەو ڕۆژئاوا چووە؟ ئەمن ئێستا ئەگەر هێڵکاری نەکەم هیچ کات ناتوانم ڕەنگە وەڵامی ئەو پرسیارەی بدەمەوە، لەبەر هەندێ لێرە بەو جۆرەی پرسیارەکەی شی کار دەکەم. گریمان ئەوەش هاوڕێکەمانە کە ئاراستەکانمان نیشان دەدا. گریمان لە خاڵی دەستپێک دەستیان پێکرد، هەرچەندە خوێندکاری ژیر هیچ گرنگ نییە لە چ خاڵێک دەستیان پێکردیان. لێرەش دەستیان پێکردبی
هەر کێشەنی هەر دەتوانم وەڵامە ڕاستەکەی بەدەست بینم، بەڵام با لە خاڵی دەست پێ بکەم و سامان 4 کیلۆمەتر دەستە باشوور کاتە ئەوە 4 کیلۆمەتر، ئەوە گریمان 4 کیلۆمەترە چۆ باشوور، پاشان 6 کیلۆمەتر دەچی تا ڕۆژ بەرچاندێک جارەوە 4 کیلۆمەتر چۆ باشوور، پاشان 6 کیلۆمەتر چوە ڕۆژ هەڵات، 1 2 3 4 ئەوە 6 نییە، ئەوە کەمترە لە 6، ئەوە 6 چونکە ئەگەر ئەوها دایانێم 1 2 3 4 5 6 ئەوە باشە، لێرەش 1 2 3 4 ئەوە 4 ئەو جێستە زانیمان 4 کیلۆمەتر بەرەو باشوور 6 کیلۆمەتریش لەوێوە بەرەو ڕۆژ هەڵات گەیشتە ئەو خاڵەی، گەیشتە ئەو خاڵە کەسکە، با بگاتە خاڵەکی ڕەنگەکی دی هەتا ئاسان بێ، ئەو خاڵە سۆرە، گەیشتە ئەو خاڵە سۆرەی. گۆران چی کرد؟ گۆران چووە لای ڕۆژئاوا، بەڵام نازانین هەتا چێن دەڕۆیشت، بەڵام دەزانین ڕۆیشت پاشان دەزانین 4 کیلۆمەتر هاتە خوارێ، ئەگەر گریمان لێرەم دانا لێرە من نازام لە چێ هەر لە چێن دەردانەی دانێ، بەڵام ئەوجا بۆ وێنە گەیشتە ئێرە بۆ وێنە، بەڵام پاشان لە چ ڕادەزانم چەند ڕۆیشتیە، ئەوجە نووسرایە کاتێک کە ڕاوەستان هەردووچیان، گۆران لێرە ڕاوەستا سامانیش لێرە ڕاوەستا لە خاڵە سۆرەکەی، ئەوجا ئەو ماوەی لە مابەینی هەردووچیانە 11 کیلۆمەترە، ئەوە زۆر گرنگە، ئەگەر ئەو کەسکەی ئێرە 6 بی 5 دیش بژمێرم هەتا ببی تا 11 کەواتە 5 دی دەژمێرم، ئەوە 1 ئەوە 2 3 4 5 کەواتە 5 واتە ئەوها 5 لێرەوە هەتا ئێرە 5 کەواتە دەزانم ئێستا چەند کیلۆمەتر بەرەو ڕۆژ ئاوا چووە، تەنیا 5 کیلۆمەتر، چونکە لە مابەینیان کە ڕاوەستان بووە 11 کیلۆمەتر، واتە 6 لێرە 5 لێرە کۆ دەکەمەوە یەکسانە بە 11 کیلۆمەتر، واتە بەو شێوەی ئاسان دەتوانی هەرچ پرسیارێک کە لە کتێبەکەی ناویان لێنایە بەرەنگاری، واتە پرسیارەکی زۆر گرنگە، بەڵام لە هەر شوێنەکیش دەست پێ بکەی ئەوەی ڕاستی بی، هەمان شەرت نییە مەرج نییە لە دەست پێ بکەی، چونکە ئەوان نازانین لە چێ ڕاوەستا بوون، هەر لە چێن دەردەست پێ بکەی هەمان ئەنجامە. گریمان ئەگەرە من 1 چوارگۆشە بە 1 کیلۆمەتر دانێم، یەکەش کە ڕەنگە 2 چوارگۆشە بە 1 کیلۆمەتر دانێ، بەڵام هەمان شتە دەتوانین بگەینە ئەنجام، کەواتە وەڵامەکە چییە؟ 5 کیلۆمەتر بەرەو لای ڕۆژ ئاوا ڕۆیشتیە. ئێستا پرسیارەکەی پاشی ئەو تەواو بووم، پێدا چوونەوە و ئامادەبوون. هەریەکە لە ژمارەکان ساغ بکەوە کە دەبێتە شیکاری هاوکێشەی 180 367 کەم، ئایا کامە شیکارە؟ ئەمن پێشی ئەوەی تەمەشای هەڵبژاردەکان کەم بەخۆم لێرە شیکار دەکەم، ڕەنگە ئاسانتر بی، بەڵام ئەگەر بێت و ئەمن یەک ئەو ژمارانە دانێم بۆ وێنە 387 دانێم لە جێی پیتی 387 لە جێی پیتی 100، ئەگەر 367 بینم 387 لێ دەرکەم، ژمارەکە بە ژمارە چی سالب نێگەتیڤ دەردەچکاتە
ڕاست نییە، ناکاتە 180 کەواتە ئەوە هەڵە بوو، ئەوە هەڵەیە. ئەوەم چاکرد ببورن، ئەوە هەڵە بوو. 647 هەر نابی چونکە ئەویش گەورەترە لە 367. 367 کەم ژمارەی گەورە بکەم ئەنجامەکە ناکاتە 180 دەکاتە ژمارەی نێگەتیڤ، کەواتە ئەویش هەڵەیە. ئەگەر بینم ئەو ژمارەیە 287 ئەوەی ڕاستی بی ئەوەش هەڵەیە، چونکە ئەگەرە من بینم 367 287 لێ بڕوە ئەوها 367 کەم 287 7 لێ بڕوە 0 6 هەشتی لێ بڕوە نابی 16 هەشتی لێ بڕوە 8 ئەو جە لێرە ماوە 2 لێ بڕوە یەکسانە بە 0 کەواتە ناکاتە 180 کەواتە ئەوەش هەڵەیە. بێگومان 547 هەر هەڵەیە. وابزانم ئەوان هەڵەیان کردیە بەخۆی دەبا ئێرە 287 نەبووایە 187 بووە، ئەو کات دەیکردا 180 کەواتە هیچ لەوانە شیکار نییە بۆ هاوکێشەکە. بێمەلای ئامادەکردن بۆ تاقیکردنەوە هاوکێشەی دوو فاریزە 4 یەکسانە بە س کۆ 1 و 8 ئایا چەندە؟ ئایا پیتی س چەندە؟ ئایا کام ژمارەی کۆکەمەوە لەگەڵ 1 و 8 دەکاتە 2 و 4؟ زۆر ئاسانە. 0 و 6 ئەگەر کۆکەمەوە لەگەڵ 1 و 8 دەکاتە 2 و 4 کەواتە 0 و 6. یان ئەو ژمارە بینە ئەو ژمارەی لێ دەرکە بزانە کام لەو ژمارانە دەردەچی. پرسیاری 44 هاوکێشەکەم هەیە ئایا چ ژمارە کە دابەشی یەکی دەکەم 1 و شتێک 1 و نیو هێشتا 7 دەمێنێتەوە؟ بێگومان یەکسەر دەبی بزانم ئەو ژمارەی ئێرە گەورەترە لە 7 واتە ئەوە هەر هەڵەیە. 2 دابەشی 1 بکەم ناکاتە 7 کەواتە یەکسەر هەڵەیە. هەروەها ئەو ژمارە گەورەیەش هەر هەڵەیە. 200 ئەمن دابەشی یەکی بکەم هەتا گەر دابەشی دووشکەم هەر دەکا 100 ناکاتە 7 کەواتە یەکسەر دەزانم ئەویش هەڵەیە. ئەو جە ئێستایان 18 ڕاستە یان 23 ڕاستە. 18ش ئەوەی ڕاستی بی زۆر نێزیکە لە 7 کەواتە تەنیا 23 ڕاستە. ئەگەر بمەوێ ساخکەمەوە 7 بینە جارانی 1 و 4 بکە یەکسەر دەکاتە 23 فاریزە 8. لێرە هاتمە کۆتایی لاپەڕانەوە دونۆ دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.